دادگای بالای فدرال که تایبەت بوو بە شێوازی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەداخەوە بەشێک لە میدیا هەرێمی کوردستان بۆ مەرامێکی تایبەت هەوڵیاندا ڕاستیەکان سەرەولێژ بکەن و ڕاستیەکان لە بەرچاوی شەقام لە بەرچاوی ڕای گشتی لە بەرچاوی جەمهوری کوردستان لێڵ بکەن و هەندێکیان بەوەش نەوەستان دەستی تومەت بوو یەکێتی نیشتیمانی کوردستان درێژ کرا لە جیاتیەوەی دەستخۆشی لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن جۆرێک لە پەیامی چاواشەکاری دەخرایە پاڵ یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە وەکو میدیای یەکێتی نیشتیمانی کوردستان وەڵامی هیچ کەناڵێک هیچ سەرچەوەیەکی میدیایی نادەینەوە، بەڵام ئەرکی ئێمەیە ئێمە ڕاستیەکان بۆ جەمهوری کوردستان ڕوون بکەینەوە و ڕاستیەکان بخەینە ڕوو و ئەمەش خۆی لە سێ تەوەری کووردا دەبینیتەوە. یەکەم یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان کە بڕیار لێدرا لە یەکبازنەوەی یا بکرێ بە فرەبازنەوەی کە ئەمە خواستێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو، یەکێتی هەوڵێکی زۆری بووداوە پێداگیری دەکرد کە ئەم گۆڕانکاریە بکرێت لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا لە قوڕەیە نەبووە، بەڵکو لەبەر کۆمەڵێک هوکار بووە یان کۆمەڵێک سوودی هەیە. هوکاری یەکەم ئەوەیە کە هاوتەریب دەبێت، هاوشێوە دەبێت لەگەڵ یاسای هەڵبژاردننی عێراقی حکوومەتی فیدرال. هوکارەکانی دیکە یان سوودەکانی دیکە کە پەیوەستن بە هەرێمی کوردستانەوە، یەکەم لە یەکبازنایی زۆر جار گلەی دەکرا لەبەرەوەی دەنگی پارێزگایەک و کاندیدی پارێزگایەکی دیکە دەچوو، واتە لەسەر حسابی پارێزگایەک کەسێک دەردەچوو لە پارێزگایەکی دیکە کە نەی دەتوانی نوێنەرێکی ڕاستەقینەی ئەو دەنگدەرانە بێت کە دەنگیان پێدەدا. بۆ نمونە کاندید هەبووە خەڵکی سلێمانی وە بەڵام بە دەنگی دۆک دەرچووە، بەڵام ئەم کە دەرچووە نەیتوانێت بێتە نوێنەرێکی ڕاستەقینەی دەنگدەرانی ئەو شوێنەی کە دەنگیان پێداوە. هوکارێکی دیکە ئەوەیە کە زۆر جار پشک و ئستحقاقی پارێزگایەک بۆ پارێزگایەکی دیکە چووە، واتە لەمە دووە کە فرەبازنەیە پشکی سلێمانی چەند کورسیە ئەو کورسیانە بۆ سلێمانی دەمێننا، پشک و ئستحقاقی هەڵەبجە هەولێر دووک چەندە بۆ هەر پارێزگایەک پشکەکانیان وەکو خۆیان دەمێننە، پشکی هیچ پارێزگایەک بۆ پارێزگایەکی دیکە ناچێت. خاڵێکی دیکەیان سوودێکی دیکەوەیە کاندیدێک لە هەر پارێزگایەکە خۆی هەڵبژێرێت دەتوانێت باشتر بانگەشە بکە و دەزانێت خەڵکەکە چوون ببینێ و کار ئاسانیەکی باشتر بووی دەکرێت، بەرچاوبوونێکی باشتر دەبێت، هەوڵ و ماندووبوونێکی کەمتر دەبێت و تەنانەت لە ڕووی خەرجیشە بۆ ئەو کاندیدا ئاسانتر دەبێت کە لە بازنە یەک پارێزگادا خۆی هەڵبژێرێت نەک لە سەرتاسەری هەرێمی کوردستان. خاڵێکی دیکە ئەمە خاڵێکی گرنگێکی یەکجار زۆری ئەمە پێوەستە بە شێوازی پرۆسەی دیموکراتیەوە بە تاکید فرەبازنەی لە ڕووی دیموکراتیەوە لە ڕووی ممارەسەی پرۆسەی دیموکراتیەوە باشترە لە یەک بازنەی. تەنانەت زۆرجار قسە لەسەر تەزویریش دەکرێت، تەزویر ئەگەر لە سنووری پارێزگایەکیش بکرێت ئەوە کاریگەری ناکاتە سەر پارێزگەکانی دیکە بە ئاسانتر هەم دەستنیشان دەکرێت هەم کۆنتڕۆڵ دەکرێت. بۆیە ئەم هەوڵەی کە یەکێتی داوە و ئەم گۆڕانکاری کە بووە ئەم بڕیارێک کە دراوە بۆی سیستمی هەڵبژاردن لە یەک بازنەیە ببێتە فرەبازنەی، ئەمە دەستکەوتێک نییە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان، دەستکەوتە بۆ پرۆسەی دیموکراتی، دەستکەوتە بۆ خەڵکی هەرێمی کوردستان، دەستکەوتە بۆ خودی دەنگدەران بزانن دەنگ بەکێ دەدا و دەزانێت ئەو دەنگێکی پێدەدا دەبێتە نوێنەری ڕاستەقینەی ئەو و دەستکەوتە بۆ خودی کاندیدەکان و دەستکەوتیشە بۆ هەموو حیزبەکان، تەنانەت بۆ خودی حیزبەکانیش فرەبازنەی سوودی هەیە. فرەبازنەی لە چیدا سوودی هەیە؟ با ئێمە لە یەکێکیەوە دەست پێ بکەین. زۆر جار لە یەکبازنەیە دەنگی دهۆک بۆ سلێمانی هاتووە و ئێمە کاندیدمان دەرنەچووە لە دهۆک، ئەمە لە کاتێکدا کە دەنگی ئێمە وەکو یەکێتی لە دهۆک بەشی کورسیەکیان دوو کورسی دەکرد، بەڵام بەهۆی ئەوەی کە یەکبازنەی بووە کاندیدەکانی سلێمانیان هەولێر دەنگدەر لەوێ زیاتر بووە کەوا بێ دەنگی دهۆک بۆ سلێمانی کاندیدێکی سلێمانی هاتوویان کاندیدێکی هەولێر. ئەمە بۆ پارتی شەڕ ڕاستە، زۆر جار دەنگی پارتی لە سلێمانی بۆ کاندیدێکی دهۆک ڕۆیشتووە کەوا بێ ئەمە
عدالەتێکی ناوخۆی حیزبیشی تایە لە کە فرابازنەی بێ نەک یەک بازنەی. خاڵی دووەم ینی بەداخەوە لە دوێنێەوە هەوڵێکی دیسانە چاوەشەکاریەوە پێوەستە بە بابەتی پێکهاتەکان و بابەتی کۆتاکان. مێژوو شاهدە و میدیای هەرێمی کوردستانیش شاهدە کە لە دوای ڕاپەڕینەوە ئەوە سەرۆک مام جەلال بوو دەست پێشخەری کرد بوو بابەتی کوتاکان و هەمیشە خۆی بە پارێزەری ئەوان دەبینی و پشتیوانی لەوان دەکرد. و لە دوای پرۆسەی ئازادی عێراق باشترین بەڵگە ئەوەیە کە بە بڕیاری سەرۆک مام جەلال پشکەکان لە کەرکووک دابەش کران 32 بە 32 بە 32 بۆ کورد، 32 بۆ تورکمان، 32 بۆ عەرەب. هەرچەندە ڕێژەی تورکمان بە پێی دەنگەکان ئەوەندە نەبوو، بەڵام ئەمە نیشانەوەیە کە هەواڵ مام جەلال ینی پارێزەری هەموو پێکهاتەکان بوو و ئەو سەردەما لەلایەن هەندێک لایەنەوە ڕخنەیەکی زوو لە سەرۆک مام جەلال دەگرت، دەیان گوت ئەمە پشتوە ئستحقاقی کورد بە تورکمانەکان دەدا. ئەم ڕێبازە هەر بەردەوامە. ئێمە لە دوان نمونەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکان باز دەکەین، بەڵگە هەیە. ئەویش ئەوەیە لەو کورسێک ئێمە بەدەستمان هێناوە لە نەینەوە و لە کەرکووک و لە تا دەگاتە دیالە، چواریان لە پێکاتە ئاینی و نەتەوەیەکانی دیکەن. لە هیچ حیزبێکی کوردستانی و هیچ حیزبێکی عێراقی بە شیعە و سونەوە لە ناوچە دابڕێنراوەکان ئەوەندە کورسی بەدەست نێنەوەکە هی پێکاتەکان بێت، پێکاتە ئاینی و نەتەوەیەکان بێت. ئەمەش نیشانەیەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگرە لەسەر مافی پێکاتە ئاینی و نەتەوەیەکان. هەر باڕۆنیش بکەینەوە لەوانەیە پرسیارە دروست بێت کێن ئەو چوار کەسە. لە مووسڵ 2 کورسیمان هێناوە، کورسیەک لە پێکاتەی ئاینی ئێزیدیە و کورسیەک لە پێکاتەی ئاینی کاکەیە. و لە کەرکووک لەو 5 کورسێک کە بەدەستمان هێناوە کورسێک لە پێکاتەی کاکەیە. لە دیالە لەو کورسێک کە هێنامانە لە پێکاتەی نەتەوەیەکی دیکەیە. ئەمەیە کە ئێمە ئەمە بەکردەوە بە عەمەلی بە کار بە هەوڵ بە دەنگ پشتگیری لە پێکاتەکان دەکەین، نەک بە قسە و بۆ جۆرێک لە مجاملە یان هەوڵی چاواشەکردنی ڕێی گشتی جایی ئاینێکی دیاری کراوبێ یانی نەتەوەیەکی دیاری کرابێ. لەبەرەوە هیچ لایەنێک ناتوانێت بێت وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگی بە پێکاتەکان بدە بە شێوازێکی عەمەلی. و خاڵێکی دیکە ئەویش پەیوەستە بە موچەی فەرمانبەرانەوە کە ئەمەش لە دادگای فیدرال بڕیاری لێدرا. دیسانەوە ئێمە پرسیار دەکەین، میدیا باش دەزانێت، هاوڵاتیان باش دەزانن سەرۆک و سەرکردەی هیچ حیزبێکی کوردستانی بەقەی سەرۆکی حیزبەکەمان و تیمی ئێمە لە حکوومەت و شاندی حیزبی ئێمە سەردانی بەغدای نەکردووە و ئەوەندە سەردانی بەغدایان کردووە زۆر جار یانی ئەمانە هیچیان پێ ناکرێ، ئەم هەموو هاتوو چوە بوو چییە دەکەن و هیچ بەرهەمێکی نابێ و هیچی لێشی نابێتەوە. دوجار خۆشبەختانە هەوڵ و کۆششی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو بارەشدا سەری گرت و خۆشبەختانە ئەم بڕیارە کە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە داواکاریەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت. ئەو نیگەرانی و ئەو بایکوتەی کە لە هەرێمی کوردستان هەبوو دوێنێ بە ڕەسمی بە تەواوەتی ڕایانگان کە کوتیان پێێنا و دەستخۆشیش لە هەندێک لەو مامۆستانەش دەکەین کە بەڕاستی زۆر بە ویژدان بوون. سوپاسی سەرۆک بابڵ جەلال تاڵابانیان کرد کە خەمخۆر بوو بە ئەم بابەتە بابەتی موچەی فەرمانبەران. ئەمە بۆ ئێمە جێگای خۆشحالیە و بەتاکید بۆ فەرمانبەران و بۆ کەسوکاری خوێندکارانیش جێگای دڵخۆشیە و هیوادارین میدیا لە ئاست ئەو بەرپرسیارەتێدا بێت، چونکە پێش هەموو شتێک بەرپرسیارەتیە، لە ئاست ئەو بەرپرسیارەتەدا بن هەوڵی چاواشەکاری نەدەن و هەندێکیشیان بەداخەوە تا پێرێ تا پێیان کرا دژی یەکێتی پەیامیان هەبوو دەیانوت یەکێتی ڕێگرە لە ئەنجامدانی هەڵبژاردن یەکێتیە بە بیانووی بابەتی هەموارکردنەوە یاسای هەڵبژاردنەکان دەیەوێت هەڵبژاردن نەکرێ کەچی دوێنێ کە دادگا بڕیاریدا ڕیان گەیاند و کردیان بە دەستکەوتی خۆیان. بەڕاستی ئەمە هەند نوکتەی سیاسی شەیە، ئەمە یەکێکە لە نوکتە سیاسیەکان. لەسەر ئەمە پێشمەرگەیەکی دێرینوتی زۆر نەما بوو یادی ڕاپەڕین
دەترسین ئەو بەرێزە بچێتە بەردەم میدیاوە بڵێت من ڕاپەڕینم کردووە لەبەر ئەوە ئەبێن هەم میدیا هەم ئەو کەسانەی کە قسە دەکەن هەم ئەو بەرێزانەی کە کاری سیاسی دەکەن لە ئاست ئەو بەرپرسیارەتەدا بن و بزانن گەلی کوردستان وشیارە و گەلی کوردستان ئەو مەرحەلە بەسەر چووەکە سەرچاوە میدیاکان کەم بوون و ڕووداوەکان نەیان بینیوە هەواڵەکانیان نەیان بینیوە ئەگەر ئێمە ئێستا بین کۆنگرە ڕۆژنامانەکانی هەندێکیان و لێدوانەکانیان پیشان بدەین خۆیان شەر دەکەن سەیری خۆیان بکەن ئەوەندە رەخنیان لە یەکێتی گرتووە لەسەرەوەی کە ئێمە داوای فرەبازنەیمان کردووە ئێستا ئەمڕۆ دێن خۆیان دەکەن بە خاوەنی ئەم دەستکەوتە دووبارە بەخێر بێن و زۆر ساڵی ڕابردوو کە هەڵبژاردن نەدەکرا لەسەر پرسی کۆتاکان و بازەکان ئێستا کەم دادگان بابەتێک لای کردوێتەوە هیچ وادێکەی ئێوە لەگەڵ سەرۆکایەتی کوردستان لایەنەکان کۆبوونەوە بکرێت و ڕۆژ هەڵبژاردن دیاری بکرێت ئەو بابەتانە من ناتوانم قسە لەسەر بکەمەوە پێوەستە بە شاندی یەکێتی شاندی دانوستانەوە لەبەرەوە من ئەو تەفاسیل یەکێتی دەمێکە ئامادەیە من جارێکتریش ئەو قسەیان کردووە هاوکات هاوتەریب لەگەڵ ئەوەی کە خۆمان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکانی عێراقی ئامادە دەکرد ئەو کاتە من لە دەستگای هەڵبژاردنەکان بووم هاوتەریب لەگەڵ ئەوە خۆمان ئامادە کردووە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان زۆر بەباش کاگەلی ڕۆژیان بێسێنێ لە دوو پرسیارەکەی یەکیان پێویستە بە پێکهاتەکانەوە ئێستا بێت ئەوان چۆن مامەڵایان لەگەڵ دەکرێت و ئایا نەفوسیان ئەوەندە دەبێت کە وەکو تروکمان و مەسیحیەکان کە کورسی بەدەست بێنن لە پێشتر ئەمە بە کەمترین کورسیان بەدەستێنن ئەمە پرسیاری دووەمم سەبارەت بە ئەم هەنگاوی یەکێتیە بەرامبەر بەوەی کە وەکو تروکمانەکان بەسێکە زەرەریان لەوانەوە لە هەرێمی کوردستانە ئایا کێشە بۆ پێکهێنانی ئەنجومەنی پارێزگای کە دروستەکات لە پێکهێنانی پارێزگارێکی کورد من ئەوەی کە پەیوەستە بە پێکهاتەکان زۆر بەوردی شیم کردەوە هیچ لایەنێک بە ئێستاشەوە بەقەیەکێتی نیشتیمانی کوردستان گرنگی بە پێکهاتەکان نادا پێکهاتە ئاینی و نەتەوەیەکان ئێمە لەگەڵ مافەکانیانین و پشتگیریانێ دەکەین و دەمانەوێت نیمەی ڕاستەقینە خۆیان هەڵبژێرن ئایا کێشەیەک بۆ هەنگاوەکانی دروستکردنی پارێزگارێکی کورد دروستەکات لە ئەم هەنگاوە یەکێتی خۆ یەکێتی دژاتی پێکهاتەکانی نەکردووە یان یەکێتی لەگەڵ داواکاری پێکهاتەکاندایە بەڵام داواشی کردووە سیستمی میکانیزمی هەڵبژاردننی پێکهاتەکان ڕێک بخرێت کە لەگەڵ هەلومەرجی ئێستا گونجاو بێ پێکهاتەکان بتوانن نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن لە هەموو پارێزگاکان دەربارەی بچین چە خۆراک پێش هێشتاەکانی کوردستان کۆنگرەی رووسیا وەرزە داوازی دانی شتێک ئێمە یەکەم کەس لەوان ساڵ داوای داوام زۆر دەڕێژدا ئێستا هەڵام ماڵێن ئێوە زۆر بۆی ڕۆڵەکانی جنابی فەرقاڵ و ناوڵانی بەڵێ ئێمە یعنی ئەم فرەبازنەیە باسمان کرد بوو دژاتی هیچ لایەنێک نییە و تەنها دەستکەوت نییە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەستکەوتە بۆ پرۆسەی دیموکراتی لە هەرێمی کوردستان دەستکەوتە بۆ پارێزگاکان بۆی هەر پارێزگایك پشت و استحقاق و نوێنەری ڕاستەقینەی خۆی چەندە ئەوەندە دەستکەوێت دەستکەوتە بۆ ناوخۆی حیزبەکان بۆی هەر حیزبێک لە سنووری هەر پارێزگایك چەند پشکی هەیە ئەوەی هەبێ دەستکەوتە بوو دەنگدار بۆی بزانێت دەنگ بە کاندید ئەو کاندیدە دەدات لە چوارچەی پارێزگای خۆی بۆی دەنگی نافاوتێت چونکە دەنگ بە کاندیدێک درا هەندێک جار بە زۆریش پێ وایان لێکراوە لە پارێزگای دەنگ بە کاندیدی پارێزگایەکی دیکە بدا بەڵام ئەو کەسێک کە دەرچوە نەیتوانێت نوێنەراتی ئەو شوێنە بکە بۆ نمونە ئەگەر کەسێک لە سلێمانی بە دەنگی دهۆک دەرچوو بێ بەڵام نەیتوانیان نوێنەراتی ڕاستەقینەی ئەوان بکە لەوێ بردومان هەیە هەندێک حالەت توشتیوە هەیە ئەمەی لێرە ناتوانێت بە بەرداوی بشتە دوو ئەمە هەر ڕاستە ئەگەر کەسێک لە دهۆکیش بە دەنگی سلێمانی دەرچوو بێ نەیتوانێت بێتە نوێنەری ڕاستەقینەی دهۆک خاڵی دووەم یعنی هەر کەسێک هەوڵی داوێت جێگەی دەستخۆشیە ئەگەر ئەوان بە سکاڵایەک ئەوە بە دەستکەوت بزانن ئێمە یعنی دەیان جار سەرۆکی حیزبەکەمان چووە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وازیران لەگەڵ سەرکردە باڵەکانی هەموو حیزبولانە سیاسەکان کۆبوونەوەی کردووە و تەنانەت یعنی لە بواری یاساییشدا کەسانی ئەو بوارەشیان بینیوە داواکەیان گیاندووە بە هەموو لایەنێک
ئێمە هەر کەسێک هەوڵیدا بە جێگەی دەستخوشیە بەڵام پشتی شێر لەو وارەدا بەریەکێتی نیشتمانی کوردستان دەکەوێت وەکوتم شاندەکان شاهدی ئەو ڕاستیە دەدەن کە بە بەردەوامی سەر و باڵ تاڵەبانی و زۆر جاریش هەواڵ قوبا تاڵەبانی سەردانی بەغدایان کردووە و لە میدیا دیار بووە میدیای کوردی و میدیای عێراقی زۆر سپاس.